چونکە والله ئەمانە هەمویان گوناحن، والله هەمویان داماون، والله ژیانێکیان هەیە. ئافرەتێک لە نرویجەوە تەلەفۆنی بۆ کردم، وتی کاک دکتۆر من لەگەڵ پیاوەکەمە هەردووکمان ئەتیست بووین، هەردووکمان بێدین و ملحید بووین. پیاوەکەم شو دانیش بە دیار کۆمپیوتەرەوە سیرەکەم دژایەتی دین و دژایەتی بەرنامەی خوا و دژایەتی ئەماکە. من زوو ئیمانم هێنا و زوو گەڕامەوە بۆ لای خوا. دوایی کە بە پیاوەکەمم زانی وازم لێ هێنا. ئێستا پیاوەکەم ئەوێ بگەڕێتەوە، جائیزە بگەڕێتەوە ماڵەکەم. کاک دکتۆر من تا ئیستاکەنە بە حەپی نەفسی بەنگ بووم، هەتا ئیستاکەنە شەوانە چەند حەپێکم لە خواردایە، مانگانە سەدانی دکتۆری دەرونیم نەکردایە، ئیستیقرارم نەئەکرد. ئێستا ئەلحەمدولیلا کە خوام ناسیوە وازم لە حەپەکان هێناوە، وازم لە دەرمانەکان هێناوە. جائیزە بۆ ئەوەی کە منداڵەکانم لە ماڵەوە پەروەردە بکەم، سێرم پرسیارە بکە، هەر سەردانی دکتۆری نەفسی بکەم و خۆما پیشان بەم کە نەخۆشم و حەپەکان وەرگم و بیکەنمە تەنەکەی خۆڵەکەوە بۆ ئەوەی کە نەمخەنە سەر ئیش و مناڵەکان بەرەڵانەکەم. واللهی کاک دکتۆر قەسەم بەخوا هەمووی ئەوی ناوی خۆی ناوە ملحید، والله هەموویان درۆکەن، والله هەموومان شۆ بە حەبی نەفسیە خەوین. ئەم دکتۆرە نەفسیە چۆن چارەسەری ئەمی لەسرە چارەسەری خەڵکی تری لەسرە؟ بۆ چونکە ئەلا بذکری الله تطمئن القلوب. ئەم دڵە بە غێری یادی خوا تۆ بەتەمای چی لێ بێ، بەتەمای دڵی بە چی خۆش بێ. ئینسانی عاقڵ پەنا ئەگرێ بەوەی کە بێت ئەم عەقڵەی کە خۆی شانازی پێوە ئەکا، ڕەخنەی لە ئێمە پێ ئەگرێ، وا ئەزانەی ئیسلام دەرگای عەقڵ و پرسیارەکاندا ئەخا. ئەم شەویە ئەم سەرە سەرخۆشەکە، ئەم عەقڵە لە ناوە بە عەرەق فریاناکەوێ، تریاکی بۆ دێنێ، مخەدیراتی بۆ دێنێ، هیچ چارەسەری نەما ئینجا خۆی لە کۆڵ ئەم دنیایە ئەکاتەوە. بۆیە خۆشەویستەکانم ئەم ئینسانە لەم دوڕیانەیە ژیانێکی ناخۆش، ژیانێکی هەڵدێر، ژیانێکی ناڕەحەت. ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا. ژیانێکی تەسک و ناڕەحەتە. ئەم هەموو قۆناغەی بڕی گەیشتە تەمەنێک ئێوە خۆی بدۆزێتەوە. ئەم لا جواب نییە و ئەو لا هیچ بەدی ناکا و لە ئەخیری نەفەقەکەشە نوری تیانە. لا إله إلا الله. کورد دەڵێ شایەتمان بە چەوچۆ بێنم، هیچ شتێک شایەتمانی نەناسیوە، خوای نەناسیوە، محەممەد و بەڵگەکانی پێغەمبەرایەتی نەبینیوە، بۆیە نازانێ شایەتمان بەرەو چۆ بێنێ. ڕاستی شەکە خەڵک لێ قەومێ ئەڵێ نازانم، پەنا فریا هاوار بەرەو چۆ بەرم. بۆیە کابرا پەنا ئەبا بۆ شتێک کە لە ژیانە ونی کردووە. ئەم ئینسانە ژیانی لەسەر ئەمە ئەڕوا و بەداخەوە ژیانیشی لەسەر ئەمە کۆتایی دێ. بۆیە بینی ئەمڕۆ ئیلحاد ڕێژەکەی لە دنیا گەیشتۆتە لە ساڵ 16. ئیلحاد زۆرینەی کێشەکانی دنیای دروست کردووە. ئیلحاد گومانێکی لە دڵی من و تۆیا بەرامبەر بە پەیام و بەرامبەر بە بەرنامەی سلمی ئیسلامی دروست کردووە. لە کاتێکە ئیلحاد بۆ خۆی سەرچاوەی هەموو شەڕەکانە، هەموو ئەوەی کە باسی تیرۆر و کوشتن و تۆقاندنەکرێ لە ناو عالەمی ئیسلامیە. لە یەکی میلادیەوە بەحسی لەسەر کراوە هەتاوەکو ئەمڕۆ ڕێژەی کوشت و کوشتار لە ناو عالەمی ئیسلامیە زان یەکسانە بە چەند؟ یەکسانە بە 5.5. ڕێژەی کوشت و کوشتار لە ناو مولحیدەکانە یەکسانە بە لە سا 21.6. لە ناو سینیەکانە یەکسانە بە لە سا 18.4. واتە هەموو عالەمی ئیسلامی بە ملیاراتێوە بە درێژایی ئەم چەند سەدەیە ڕێژەی کوشتار تایە 5.5. بەڵام ئەوان بە ڕێژەیەکی کەم ئەگەنن لە 140. سبحان الله. فأي الفريقين أحق بالأمن. بەڕێزەکانم کە چای مسلمانان و دەمی خەڵکی شەکەیتەوە دژیان، خەڵک لە هەر شوێنێک کاتۆ ببینێ جاڵێ
پیاوێک هەبوو لە بەریتانیا ئەوەرکو نوکتەی جێڕینەوە ئەڵێ هاتبوو بەشداری کردبوو لە سکویریتی گەڕەکە کامەری بۆ ماڵەکەی دانابوو شوڕتەی ئاگادار کردبووە هەر ڕۆژێ لە ماڵ دەرەچوو ئاهات کە سێرەکەی ماڵەکەی دزراوە جارێ نەبوو دوان نەبوو سیان نەبوو هات لە هەمی پاشەکشەی کرد هاتە دەرەوە نەپاری سکویریتیدا نەپاری ماڵیدا نەپارەی حرەسیدا کامێرەکەشی کوژانەوە یەک عەلەمی لەسەر ماڵەکەی شەقان نووسی لا ئیلاه ئیلا الله محەممەد ڕەسوول الله شوڕتە هاتن کامێرەیان بۆ دانا زەوئیان خستە سەر ئیتر نەدزمە نەکێشەما نەموشکیلەما هەمووی حرەسیات پێگرت و کۆشەیەک بەتایی پێهاو بۆیە بەداخەوە ئەمڕۆ وا لە من و تۆ حاڵی کراوە وا لە خەڵکیش حاڵی کراوە لە هەر شوێنێک موسڵمان هەبوو تۆقاندن و ترس هەیە بۆ چکە من و تۆ نین من و تۆ لەم ئەرزی واقعەیە نین کە ئەم فکرە ڕەشەی خەڵک جارێکی تر ڕاستکەینەوە بەڵێ شەو ئەمڕۆ خەریکە باڵە کێشێ و خەریکە تەنگ بەڕووناکیەکان هەڵەچنێ جەنابتان نەزانن ئەمڕۆ لە عالەمە لە ساڵێکە 30 ملیۆن ئینسان خۆیە کوژێ لە هەر سانیەیەک 2 سانیەکە محاولەی کوشتنێکەکرێ بۆ ئینسانی لەسەر ڕووی زەویە ئەزانن ئەمانە لە کوێن ئەزانن ئەمانە تاکوتەرایان لە عالەمی ئیسلامیایە فەزڵ بۆ خوا ئەزانن ڕێژە بە مقارنە بە عالەم ڕێژەی کۆخۆ کوشتن لە عالەمی ئیسلامی نزیکە بێتەوە لە 0 بەڵام بۆ لە سینا ڕێژەی گەورەی هەیە بۆ وڵا لە وڵاتە ئەلمانیەکانە دەستێکی باڵا و هۆکاری کوشتنێکی سەرەکیە دوای حەوادیسی سەیارە و دوای سەرەتان ئەزانن بۆ لەبەروی کە شتێک هەیە من و تۆ ئەگرێ شتێک هەیە بە من و تۆ ئەڵێ ئەم دنیای شەڕەی کە کوفر تێیگەیشتووە وا حاڵی نەبن ئەمە جۆرێکە لە ئیبتیلا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمانەکات چۆن لەسەر پێکانمان بوەستین پێمان ئەڵێ عەجەبا لأمر المؤمن إن أمره كله له خير لا إله إلا الله ئەمە چییە لەو پەڕی کەوتنە لەو پەڕی شکستە لەو پەڕی بێتاقەتیە لەو پەڕی کە ئیتر هیچ ئومێدێکە نەماوە لێرە فیشەکەکە داناوە و یەک چرکەی ماوە بی چرکێنی فەرمێ عەجەبا لأمر المؤمن إن أصابته ضراء صبر فكان خيرا له وإن أصابته سراء شكر فكان خيرا له وليس ذلك لأحد إلا لمؤمن لا إله إلا الله أم عظمتا أم قوريا كقرآن بيو بلي قل لعبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا ئێمە کە نەخۆشێتێ والله محاولەی کوشتنیشی بۆ خۆی کردبێ دەسێ بشکێ بەخێر نەی هیچ نەما خۆ سەقەت کردو ئەنجا تازە هاتی بۆ لای من نەشەویلگە و پێ ماوە نەدانێت یا ماوە خوێنێ لێ ئەچۆڕێ بۆ ئەمە و کرد بۆ نا جارێ ئیسعافاتی ئەوەلی بۆ بکە جارێ بەس فریایکەوە مێڵە بمرێ چکە بەم حاڵەوە بمرێ خسر الدنيا والآخرة دکتۆری چاک دکتۆری بەڕێز دکتۆری گەورە دکتۆری بەمیهر ئەوەیە کە ئەزانێ ئەم کەسە لی قەوماوە بۆیە پەنای بۆ ئەمە بردووە ژنا کەش لە ژیان بێزار نییە کەس لە ماڵ و حاڵ و لە کاسەی پڕ ڕاناکە بەڵام ئەم ئیتر هیچ ئومێدێک و هیچ پەنجەرەیەکی نەماوە زیندانێکە ئەم دنیای ئێوێ لێی دەرچێ خۆی نەجات بە ناقیشی نییە منیش بوومایە لە جاتی ئەو هەروامە کرد